چەندین ساڵە هەست و بیر و نەتەوەشیان بەس پارەیە. دوو مانگە مامۆستایان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و شارۆچکەی کۆیە پرۆسەی خوێندنیان بایکۆت کردووە و تا ئێستاش دیار نییە کەی خوێندن لەو ناوچانە دەست پێ دەکات. بەهۆی بایکۆتکردنی مامۆستایانەوە زیاتر لە 500,000 خوێندکار چارەنووسی خوێندنی ساڵێکیان نادیارە کە زیاتر لە 50,000 کەسیان ئەو منداڵانن کە یەکەم ساڵیانە خراونەتە بەر خوێندن. ئەگەر بێت و بایکۆتی مامۆستایان ئەم ساڵ بەردەوام بێت ئەوە بۆ ساڵی داهاتوو زیاتر لە 50,000 خوێندکار لە قوتابخانەکان بەهۆی نەبوونی شوێنە وەرناگیرێن و ناتوانن دەوام بکەن. لە بەرامبەریشدا مامۆستایانی ناڕازی دەڵێن سوورن لەسەر بایکۆتکردنی دەوام تا ئەو کاتەی داواکانیان جێبەجێ دەکرێت. دوا بڕیاری ئێمە بایکۆتە هەتا و کاتەی داواکارەکانمان جێبەجێکرێت. یەکیمان بەشداری چالاکی سەرجاداکەین بانگەوازی هەموو چین و توێژەکان بە فەرمانبەر و بە خەڵکی شاری سلێمانی و بە خەڵکی شار و شارۆچکەکانی تر هەتا بانگەواز بۆ خەڵکی هەولێر و دوهۆک و زاخۆ و ئەو دەڤەری ئەو لایشەکەم یەکی 11 ڕۆژی داواکردنی مافەکانە. لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان پرۆژەیەکی بۆ دەستپێکردنەوەی خوێندن ئامادە کردووە و سەردانی بەشێک لە لایەنەکانیان کردووە تا لە جێبەجێکردنیدا هاوکاریان بکەن. پرۆژەکە بریتیە لە دانانی سندوقێک بۆ کۆکردنەوەی هاوکاری تا بەشێک لە گرفتەکانی مامۆستانی پێپڕ بکرێتەوە. لە سلێمانیدا چەندین هێزی سیاسی تەیە کە داوا دەکەن پرۆسی پەروەردە بەردەوام بێ، بەڵام ئێمە ئاگاداری ئەوەین کە بەشێک لە لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان هەستەوە بە ئامادەکردنی پرۆژەیەک، بەڵام ئەمەیە باز لەوە بکەم پرۆژەکە ئێمە وەکو پرۆژێکی نیشتیمانی دەبێت سەیریکەین. ئەگەر قەرارە خێر و سەدەقە بێت بۆ مامۆستایان بە خێر و سەدەقە نەگەڕێنەوە بۆ وڵەکانی خوێندن. ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئەم دەڤەری کە لە ئەو لقانی کە تا ئێستا بایکۆتیان کردو بەڵە سووری لەسەر بایکۆت و بایکۆتی هۆڵەکانی خوێندن ناشکێنین. بەپێی ئامارێکی وەزارەتی پەروەردە هەرێم 130,000 مامۆستای هەیە، لە ئێستاشدا 30,000یان داوامیان بایکۆت کردووە و بەو هۆیەوە زیاتر لە 2,000 خوێندگا خوێندن تیاندا پەکی کەوتووە. وەزارەتی پەروەردەش دەڵێت هەوڵەکانیان بۆ جێبەجێکردنی داواکانی مامۆستایان بەردەوامە و داواش لە مامۆستایان دەکات بچنەوە هۆڵەکانی خوێندن. وەزیری پەروەردە لە ماوەی ڕابردوودا چەندین جار سەردانی جوبەی وەزیرانی کردووە قسەی لەسەر و حاڵەتانە کردەوە بە بەردەوامی وەزارەتی قسەی لەسەر و حاڵەتانە کردەوە بۆەوەی کە نیشان بدرێت مامۆستایان حەقی خۆیانە، مامۆستایان لە ژێر پاڵەپەستوویەکی گەورەدانە، مامۆستایان لە ڕووی ئابووری و داراییەوە وەزعیان باش نییە. ئەمانە هەموو قسەی کراوە. پرۆسەی خوێندن لە ئەم ساڵدا لە پارێزگاکانی دوهۆک و هەولێر لە کاتی خۆیدا دەستی پێ کرد و خوێندکاران بەردەوامن لە خوێندنی وانەکانیان، بەڵام لە دوو پارێزگا و دوو ئیدارە و شارۆچکەی کۆیە مامۆستایان دوای 2 مانگ بایکۆتکردنی دەوام هێشتا بڕیاریان نەداوە کەی بایکۆت دەشکێنن. دیار جەمالێ نارتی، سلێمانی.